بەڕاستی دروستکردنی چەکی کیمیاوی بۆتە باو بازرگانیەک بۆ بەکارهێنانی بە دژی خەڵکی سڤیل بە تایبەتی لە کوردستانە و ئێستا کە ئەگەر ئەو دەنگۆی ئەوە هەیە کە لە بادینان بەکاراتبێ ئێمە بەڕاستی وەک ئەو ڕۆژەی کە هەشت بەسەر ئێمە داهات و ئەو کیمیای بەسەر ئێمە کرا هەمان برینە بۆ ئێمە و هەمان کارەساتە بۆ ئێمە چکە ئەو خەڵکە یعنی ئەوان ئەو خەڵکە بەچی تێ ئەگەن کە لە ڕۆژێکی وایە بڵێن لە سەدەیەکی 21 کە چەکی کیمیایی بەکاربێنن ئەیکوا مافی مرۆڤ ئەیکوا ئەو وڵاتانەی کە لەسەر مافی مرۆڤ هەموو شتێکەکەن بۆ نایەنە دەنگ لەسەر ئەمە بۆ چەندین ساڵە داوا ئەکرێت و ئێمە چەندین ساڵە داوای ئەوەکەن کە بەکار نێت و قەدەغە بکرێ بەڵام هۆکارەکەی و لەکوێوە دەستیان ئەکەوێت کە بەکارێنن دژی ئەو خەڵکە بەڕاستی ئەبێ بە دوای سەرچاوی سەرەکییا بگەڕێی لە چ وڵاتێکەوە ئەو چەکی کیمیایی هاوردە ئەکرێ ئەدرێتە دەست ئەم ڕژێمانە ئەم سەرکردانە کە بەکاری ئەهێنن وەڵاهی ئەوە خۆی لە ململانە سیاسیەکانە پێم وابێ ئەوەی کە ئەو چەکە کە بەکاری ئەهێنێت لە ململانە سیاسیەکانە کە ئەوانە بەرەڕوویەک ئەوەستنەوە پێم وابێ ئەوەی ئیتر گەورەترین نامرۆڤانەیە کە ئەکرێت دەرحەق بە خەڵک یعنی بۆچی منیش ئەڵێم بۆچی ئەبێ بەکاربێت بۆچی بەرامبەر بە خەڵک بەکاربێت بەڵێ لە ڕووی ژنگەییەوە لە ڕووی تەندروستیەوە زیانی هەیە بۆ ئەم وڵاتی ئێمە بۆچی ئەبێ کوردستان بدرێتە بەر ئەم شاڵاوانە بە تایبەتی لەلایەن ڕژێمی تورکیا و لەلایەن ڕژێمی بەعسەوە لەلای ئەبێت یعنی ئەوەی کە لە هەر جێگایە کورد هەبێت لە هەر جێگایە کورد دەبێت بۆ ئەبێ ئەم چەکە بەکاربێت بۆچی لە وڵاتێکی ئەوروپی ئەم چەکە بەکار نایەنە دژی خەڵک چونکە ئەوان نرخی مرۆڤایەتی ئەزانن بەڵام سیر کە ئەمانەی ئێمە بە شێوەیەک چەکەکان لە ئەوان ئەکردنەوە خۆ ئەوە کە دروستکراوی ئەو چەکانە لە کوردستانان نییە بەڕاستی دروستکردنی چەکی کیمیاوی لە کوردستانان نییە لە وڵاتانە دروست ئەکرێ و بازرگانی پێوە ئەکرێت و ئەمانش لە ڕووی سیاسیەوە کە ململانی سیاسیەکەوێتە بینیان و سلاحی سیاسیەکەوێتە بینیان بۆ ئەبێ پەنابەرن بۆ ئەم چەکە کۆکوژانە بەکاری بێنن بەرامبەر بە خەڵک تەنها مەبەستیان قڕکردنی کوردە و هیچیکە نایەنەوێ کورد ببێ بە هیچ شتێک لە هیچ وڵاتێکە لە هەر چوار پارچەکەی کوردستانە دژایەتی کورد ئەکرێت لە ساحەی سیاسیە یعنی بە شێوەیە سیاست ئەکەن بە هەموویانەوە ئەیانەوێ کورد قڕکەن ئەگینا ئیتر هیچ شتێکی کەنیە ئەی تاوانی ئەو خەڵکە چییە ڕاستە لە ڕووی ژنگەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕوویەکەوە کاریگەری ئەبێ لەسەر خەڵک ئێمە لی تێگەشتبین ئێمە زۆر جار کە بڵێن داوەتەکەمان کە بۆیەت بۆ وڵاتی هۆڵەندا لەلایەن ڕێکخراوی ICMP-ەوەیەت کە ڕێکخراوی نێودەوڵەتیە و ئێمە لەلایەن ئەوانەوە داوە دەکرێن هەموو جارێک بەڵام بەشداریکردنی سەرجەم وڵاتەکان تا ئێستش زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە بەشداریەکەن لەوێ احتراف ناکەن بەوەی کە چەکی کیمیایی بەکار هاتبێت بەڕاستی ئەوە لەوەچێ سیاسەتی خۆیانە بەڵام پێم وابێ ئیشاڵڵا سەرکەوتنە هێنێ ئەو کۆنفرانسانە و لە کاتێکە ئەگەینە نەتیجەیەکی ئەوەی کە بە یەکجاری کۆتایی پێبێت و لە هیچ وڵاتێک و هیچ جێگایەکە دروست نەکرێت ئەوەی یعنی ئەو ساڵی کە ئێمە بەشدار بووین و ساڵانە کە بەشدارە بین زۆربەی ساڵەکان نزیکەی 192 وڵات بەشدارە بێت و نزیکەی 95 ڕێکخرا و زیاتر بەشدارە بن لەو کۆنفرانسانە ئیتر ئەوانەی هەمووی وتاریانە بێت دەموو شتەکان ئەیخەنە ڕوو بەڵام ئەوەی ئێمە لی تێگەشت بین تا ئێستا سیاسەتی نێودەوڵەتی وای کردووە بۆ بازرگانیکردنی ئەو وڵاتانە لەوە چێ بۆ بازرگانیکردنی خۆیان نەیانەوێت کۆتایی پێبێنە نان کراوە و لەلایەن هەر وڵاتێکەوە بێت ئەبێ ئەو وڵاتە لە یەکێتی ئەوروپا دەربکرێت و نابێت جارێکی کە هیچ وڵاتی مامەڵەی هیچ مامەڵێکی بازرگانیشی لەگەڵ بکات نەک ئەوەی کە چەکی کیمیان بەکارهێنابێت ینی لە سەدەی 21 چۆن ئەبێ بەرامبەر بە خەڵکی سیڤیل چەکی کیمیایی بەکاربێت من پێم باشە بەڵێ پێم باشە لە هەموو شوێنەکان لە هەموو هەر چوار پارچەی کوردستان ئەوانە ئەو ڕێکخراوانە بانگێش بکرێن کە بە دوواداچوونەکەن لەسەر قەدەغەکردنی چەکی کیمیاوی ئەی بێگومان ئەو کۆمپانیانن کە ئێستاژ ئەو چەکە دروست دەکەن و ئەیفرۆشن بۆ بازرگانیکردنی خۆیان